کاتێککە کاتی حەج و عومرە دێت، کاتێک کاتی قوربانی دێت، ملحیدەکان و ئەوانشی کە کلکی ئەوانن، ئەوانشی کە ئەوان پەروەردەیان کردوون کە حەزیان بە ئاینی پیرۆزی ئیسلام نییە، یەخەی مسلمانان دەگرن لە کەناڵەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەڵێن مەڕۆن بۆ حەج، واز لە حەج بێنن، واز لە قوربانی بێنن. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە پێیان دەڵین، وەڵامێکیان دەدەینەوە، دەڵین ساڵانە دەیان و سەدان و هەزاران دەفتەر سەرف ئەکرێ بۆ ئاهەنگی سەری ساڵ، بۆ جەژنی عید میلات کە خۆیان پێیان عید میلات، کاتێک کە کەسێک لە دایکە بێ عید میلادی بۆ دەکەن، بۆ نەورۆز، بۆ کۆبوونەوەی عەشرەتەکان لە شوێنێکا کەسێک دعوەتێکیانەکە دعوەتێکی زەخم، بۆ هەموو شوێنەکان باشە بۆ بەمانش ناڵێن. ئەمانەی کە باسم کرد بۆ بەمانش ناڵێن، ئەو هەموو پارە سەرفەکەن، واز لەوانە بێنن مەڕۆ بۆ سەری ساڵ، مەڕۆ بۆ نەورۆز، مەڕۆ بۆ فلان شوێن، عید میلاد مەکە، ئەو وەرەقەی ئەو گەڵایە ئەو 50,000-200,000 بدەن بە فەقیر و بە هەژارەکان. بۆ بەوانە ناڵێن ئیلا بە عومرە و حەج و قوربانیوە دەیگرن. ئەگەر ئێوە ڕاستەکەن دڵسۆزی فەقیر و هەژارن، چۆن ئینکاری حەج و عومرە دەکەن، قوربانی دەکەن؟ ئەوە ئینکاری ئەو کەس دەست بەتاڵانش بکەن پارە لەم شتانە سەرفەکەن، ئەوانە دەست بەتاڵن. بۆچی قسە بەمانە ناکەن؟ بۆچی نەسیحەتی ئەمانە ناکەن؟ یعنی من بڕۆم بۆ ئاهەنگیان نەڕۆم، سەری ساڵێکە، نەورۆزێکە، عید میلادێکە، هەر شتێکی ترە، بڕۆم یان نەڕۆم ئاسایی نییە. دەی پارەکەی ئەو هەموو پارە بە سەدان و هەزاران دەفتەر سەرفەکرێت، بەڵام بۆ باسی ئەوانە ناکەن؟ ئەی ئەو کەسانی کە حەستان بەم ئیسلامە پیرۆزە نییە، بۆچی پێیان ناڵێن ئەم شتانە ضەڕوری نوازیان لێبێنن، پارەکەی بدەن بە فەقیر و بە هەژارەکان ئەگەر ئێوە بەڕاستی فەقیر و هەژارتان خۆشەوێت؟ بۆ ئیلا حەج و عومرە بەستەدیا حەج و عومرە و قوربانی؟ بۆ ئیلا ئەو شتانەی کە ئیسلام دایناوە دژایەتی ئەوانە دەکەن؟ باشە فلان پاشا مرد، فلان کەس مرد، دەڵێ تێچووی دەفنکردنەکەی ئەوەنە 1000 دەفتەرە، تێچووی ئەم مەسەلەیە 500 دەفتەرە، 600 دەفتەرە، 700 دەفتەرە، 50 دەفتەرە، بەس تەنها ڕێوڕەسمی بە خاکسپاردنی فلان کەس. ئەی بۆ بەوانش ناڵێن ئەو مەسەلە واز لێ بێن وەکو خەڵکێکی سادە بینێژن 15-20 هەزاری تێچێ، بۆ بەوانش ناڵێن واز لەم کارە بێنن؟ ئێوە کارەکەتان غەڵەتە، دژی فەقیر وەستاون. بۆچی ئامۆژگاریوانە ناکەن؟ بۆ باسی ئەوانش ناکەن؟ خەینا ئامۆژگاریان ناکەن، بەس بۆ باسی ئەوانش ناکەن، بۆ دژایەتی ئەو کەسانە ناکەن کە هەزاران دەفتەر سەرفەکەن لە ڕێڕەسمێکە. کاتێک دەبینی کەسێک بەڕێ دەکەن، پێشوازی لە کەسێک دەکەن، کەسێک بە خاک دەستپێرن، بە هەزاران دەفتەر سەرفەکرێت. بۆ ئەو مەسەلانە ساڵانە بۆ باسی ئەوانە ناکەن، ئیلا تەنها دەتانێت ئیسلام ناشرینکەن، بەڵام ئیسلام زۆر لەوە گەورەترە کە ئێوە بتوان دژایەتی بکەن. ئێوە بەڕاستی حاقدن، دژی بەم ئیسلامە پیرۆزە وەستاون.